من ناوم کافی ئەحمەدە لە ساری 1976 لەدایک بوومە. زۆرم حەز لەو کارەی بۆ لە منداریەوە حەزم لێهێتی هیوایەتەکە لە خۆم حەزم زۆر لێهێتی بەس حەزم لەو ئیشەی بوو زۆرم حەز لەو ئیشەی بوو لە منداریەوە دەستکاری شتی وام دەکرد دەست چنین و شتی دروستکردنی کاری دەستی ئیدی هەر بەردەوام بووم نەمتوانی بەڕەسمی شتەکە بیکەم هەر لە مارەوە دەیم کرد دوایە تقریبەن 15 سال لە مارە کردم دوایە تقریبەن ئێستاش لە 2022ەوە ئەو دوکانم دانایە ئێستا خەیاتی دەکەم زلچی کوردی و ئەنواو ئەشکال شتی دەدروم هەرچی بینن لۆیان دەدروم ئەوی مۆدیلات بیتن ئەجە بە هەر شێوەک بیتن برێن لۆمان بدرو ئەمن دەیدروم چکە حەزەکە هەمە زۆرم حەز لەو ئیشەیە بە حەز و بە هیوایەتەوە دەیکەم زۆرم حەز لێ کاری چنینیش ئێستا نایکەم بەس کاری دەستی وەکو مۆری لێدان و ژەنجیانە لێدان و پولەکەوە مل و شتی وا دەکەم ئێستا ئەو کراوانە دەکەم تقریبەن 6-7 قلی ئەوهام کردێت بەس داری چەند پێشەنگایەکم کردیا ئەو ئیشانم عەرز دەکرد و دەمفرۆشتن بەس زۆر ڕێگریش نەبووە لە مارم برێم ئیشم تاخیر بی ئیشی خۆشم جێبەجێ کردیا دوو منداریشم هەیە لە خوای بە زیادی گەورە بووین الحەمدولیلا لە کولیان تەواو کردیەوە یەکیان لە کولیەیە بەس ڕێگرم نەبووە ئیشەکانی خۆم بە مەزبوطی کردیە و خێرا هاتیمەوە سەر ئیشەکەی خۆم ئێستا دەکەمەوە خواخوامە تەواوی خێرا بێمە دوکانەکەم ئەو دوکانم بەشەکە لە ژیانم زۆرم حەز لێیە یعنی لە مارێ زۆر مندار بوویم داکەم مەچینەی هەبوو بەڕەحمەت بێ مەچینەی لە بەردەستی دانایم شتی پێکردیمە کە شتی پێدەکردم زۆرم حەز دەچووە ئیشەکانم دەکرد وردە بە هیوا بووم بچمە دەرێ دوکانەکەم هەبی لە ناو مارێ زۆر خۆش نەبوو ئیشەکان ئەو ئیشی درومان و شتانە بکەم هیوایەتم بوو دوکانەکی کچکەم هەبیتن لە خۆم بچم ئیشەکەی لێ بکەم ئێستاش الحەمدولیلاوە 4 سارە ئەو کابینەم دانایە هەر لە تەنی ژماری خۆم حەزم لێ نەبوو چمە دوکانی دی دوورکەومەوە لە مار و مندارم حەزم لێ بوو هەر لە تەنی ژمارە خۆمان شتێک هەبی ئەوها هەم مندارەکانیش چاوم لێیان بی مارەوە چاوم لێ بێ برم شتەکی وابی نزیکی مارە خۆمان بێ الحەمدولیلا هەموو کەسێک بەهرەی هەیە خوای گەورە هەموو بەهرەی دایتە هەموو کەسێکی یعنی بەهرەی خوندن بی بەهرەی ئیش و کار بی هەر شتێک بیتن بەس ئەو کەسە یعنی ئەوە بیت یعنی ئەو بەهرەی لە خۆیدا ببینتەوە بەهرەیە ئیشی لەسەر بکاتن تەمبەڵ نەبیتن یعنی هەر چاوەڕێی دەستی ئیدی نەکا ئێستا مەسەلا من زۆر دەیانگۆ ئەو ئیشە چییە ئەو ئیشە هیچ نییە یعنی لۆ خۆم هیوایەتم بۆ ئەو ئیشەی بکەم هەمتی زۆری نییە بڕوا بکە بەس چیا هیوایەتەکە و زەوق و سەدیقەتی خۆشە یعنی دێمە ئەو دوکانە یعنی درم دەکرێتەوە کە شتێکی لۆ یەکەکی دەدروم بەدری دەبیتن دەستخۆشیەکن لێ دەکاو یعنی زۆر درم پێ خۆش دەبێ بەس بڕوا بکە ئەوە ڕێگرین نییە برین ئیوا هەیە دەرێ تەعین نابمۆیان دانامەزرێم ئەوە با ئیشێ بکاتن هیچ عیبەکی تێدانی هەر نەبی لۆ خۆی لۆ ئەوەی خۆی یعنی ئیشەکەی بکە پێویستی بە کەس نەبیتن نابێت تو چاول لە دەستی بابت یان برات یان داکت یان پیاوت وایە پیا و بژێوی ژیانت دەباتە سەر و پێویستەکانت دابین دەکا بەس دەبی لۆ خۆشت هەوڵێکی بدەیت دەسوەستان دانەنیشی کت هەبی یعنی تەواو درت خۆش دەبیتن یعنی هەز دەکەی یعنی بوونی خۆت دەسەلمێنی کە تو یعنی هەی یعنی تو توانایەکت هەیە یعنی ئیدیش دێتە مەشای تو دەکە یعنی دێتن دەرێ فێرم بکە ئەم چەند کەس هاتیە دەرێ فێرم بکە یعنی بە شانازی و فێری دەکەم بەبێ مقابلیش فێرم کردیا یعنی زۆر شتێک یعنی ئیشکردنیش عیب نییە ئیشکردن گەلک خۆشە یعنی بڕوا بکە لە هەم لە ڕووی دەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەم یعنی چاوت دەکرێتەوە کەسانێک دێنەکنت
یعنی دووسێ قسەیان دەکەن یعنی شارەزای چەند خەرکەچی دەبی دێنەگەر خۆمبام هیوایەتم پەرستاری بوو زۆرم حەز لە پەرستاری بوو ئێستاش یعنی زۆر شتەیە برین و شتی وابی دەستکاری دەکەمەوە حەزم لێیە تەداوی بکەم و زۆر شتەیە حەزم لێیەتی یعنی ناشترسم زۆرم حەز لە پەرستاری بوو بەس دیارە قسمەت نەبوو چی کوردی ناتوانی دەستکە ئێستا یەک لەبار خۆم ناتوانم دەستکاری بکەم ئێستا بە زۆری دەهێنن هەمووی لەسەر شێوەی قەدیمی هەتا کردنەوەی سێنجی شێ برێن شێوازی ملی دەرێ بە قەدیمەکەی لۆمان بکە کەلان گوچکەکانی با کۆیانەبی کۆیانە گەورە و پان و تێر و پڕە ڕۆ چەند تقریبەن 6-7 سەڵتەی ئەو هام دروست کردی ئێستاوە مۆدیلی سلێمانیە یەکەکی نایەتی گوتیتی لەسەر خەرچی سلێمانیە گوتیتی لەسەر شێوەی سلێمانیم لۆ دروستکە لۆم دروست کردیە وەکو خۆی سەڵتەکی قەدیمی هینایە عینەن ئەوها لۆم کردیە بەس ئی خۆمان وانیە برێنی کۆی هەر شارە و مۆدیلی خۆی جیایە برێنەوەی سلێمانیە ئەوە دروستم کردیتەوە ئی کۆیم زۆر دروست کردیە ئی هەولێرەش کورتەچی پێدەرێن لەوەی درێژترە ئیوان پڕترە گورەکانی زۆر پڕە و درێژترە ئەویشم دروست کردیە ئەوانەش کۆروانەنە ئەوش کۆروانەیە ئەوە لە سەر شێوەی قەدیمیە ئەو گورینگانە بەس ئەوانە نا ئەوانە برین تازەوە مۆدیلی تازەنە ئەجا نوعی دروست دەکەن درێژتری دەکەن کورتتری دەکەن زۆریان شێوان بوو جەچی کوردی زۆریان شێوان بوو جوانیش نەبوو بەس ئێستا تەمەشا دەکەی خۆمان ڕەسەنایەتیەکەی خۆمان زۆر جوانە و ڕێک و پێک و داپۆشراوتر و ڕێکترە و ژنانەترە زۆر جوانەی خۆمان دەکان زیاتر لەسەر خواستی کڕیارەکانە بەس ئەوانم لە خۆم دروستم کردێ تقریبەنەوە لەسەر شێوەی قەدیمیە ئەوشیان هەر لەسەر شێوەی قەدیمیە ئەوشیان مەرجانە ئەوە هەر زۆر قەدیمن برێنە و مەرجانانە زۆر زۆر خەرک دێ دەکڕیت و برین دەرێ لۆمان دروستکە لەگە بازنی ئەوە درستی دەکەین بەس ئەوانە زیاتر شێوەی قەدیمێستا و مەرجانە ئەوەیان ئەوانە هەمووی دروست دەکەین زۆر خەرک برین حەزیلێتی وەکو شێوەی قەدیمی ئەو هاوەڕەش و زەرد زیاتر ئێستا برێن ڕەنگا و ڕەنگە یان ئەو هایەوەی ئێستا بەس زیاتر ئێستا خەرک تابیلی ئەوەیە ملۆگۆی وەکوی قەدیمی ئەوشیان گژنیژە پێی دەرێن گژنیش گوێی پێدەرن ئەوەی دیش گژنیژی پێدەرن ئەو درستی دەکەم ئەوها خەرک جاری وایە دەینی لەسەر تەڵەباتی خەرچیە خۆش دەبێت کە شتەکەی لە وەختی خۆی تەواو دەکەم لە مەوعیدی خۆی حەزم لێ نییە مەوعید تەخیر بکەم یعنی مەوعیدی بەغەڵەتی برێم وەڵا سبەینێ لۆت دەکەم تەواوی دەکەم وەرەبیبەوە مشتری بێ ئەمن ئەوە منی الحەمدولله یعنی الحەمدولله هەموو لێم ڕازینە لە بەروەی دەرێن هادئی و تووڕە نابی بەس ئەو زۆری تر یەک دێ شتەکانی بەدرا کە دوعاەکی دەکاویان دەستخۆشیەکەم لێ دەکات دەرێ ڕەحمەت لە داک و بابت شتەکەی بە حەراری دەکەی زۆر زۆرم در پێ خۆش دەبی یعنی بڕوا بکە وە دەزانم هیچم نەکردیە جاری واشە خەیاتی مادی بوونەکی زۆر زۆری دەوێ بڕوا بکە چاوی دەوێت یعنی دەست و پلی دەوێت شان و ملێ هەموو یعنی ئەندامەکانی ڕشت دەبی لە کار بیلۆی بەسەر باریوەی پێکە پێیت باشە و شتەکەی خەسار ناکە نەکەمەوە دەرە دەست خۆش بی شتەکەم زۆر بەدرە زۆر زۆر درم پێ خۆش دەبی بە زۆریش ناخۆشە جاری وایە دەستە بە درومانێ دەکە ئەوەی ئامۆژگاری من لۆ ئەو خوشک و دایکانە ئەوەیە کە هەوڵ بدەن هەر ئیشەکی یعنی بڕوا بکە خوای گەورە بەهرەی دایکە هەموو کە ئینسانەکی هەر یەکەی بە پێیەکی بە نەوعاچی ئەجا ئەو بەهرەی کە تێدا هەیە هەوڵی لۆ بدە یعنی بیدۆزیەوە ئەجا لە هەر پیشەکی بی یعنی ئیشکردنیش عەیب نییە هەر یەکێ ئەجا ئیوایە درومانە ئیوایە ڕەسامە یعنی ئامۆژگاریم لەوانە هەوڵ بدەن و خۆیان بدۆزنەوە لە ئیشەکەی خۆیانەوە سەرکەوتوو بن ئینشەڵڵا